بە ناوی خوددا، دۆستانی خۆشەویست، مامۆستایان و فێرخوازانی زمانی کوردی، ئەمەوێ بابەتێکی زۆر جددی و گرنگ لە ڕێزمانی کوردی لە خزمەتان ڕوون بکەمەوە. ڕوونکردنەوەکان هەم بە کوردیەوە هەم بە فارسی بۆ ئەوەی بەردەنگێکی زۆرتر لێمان تێ بکەن و بتوانن سوودی لێ وەربگرن. تکایە بە سەرنجەوە لەگەڵمان بن هەتا کۆتایی. کردداری ڕاکردن لە کوردیدا ئایا کردارێکی داڕێژراوە یان لێکدراو و تێپەڕە یان تێنەپەڕ بابەتێکی زۆر گرنگە لە ڕێزمانی کوردیدا لە خزمەتان ڕوونی دەکەمەوە و شێوەی گەردانکردن و سەرفکردنەکەیشی جێگای سەرنجە. دوستانی عزیز، فعل ڕاکردن به معنی دویدن در کردی یکی از مباحث مهم در دستور زبان کردی است. اینکه یک فعل مشتق است یا مرکب و همچنین اینکه یک فعل گذر است یا ناگذر و چطور صرف میشه در زمانهای گذشته خدمتون توضیح میدم به کردی و به فارسی. لە کاتەکانی ڕابردووی نزیک، ڕابردووی بەردەوام، ڕابردووی دوور و ڕابردووی تەواودا بەپێی تێپەڕبوون یان تێنەپەڕبوونی کردارەکان لە دوو جۆر جێناوی لەکاو کەڵکوەردەگیردرێت. در زمانهای گذشته نزدیک، گذشته استمراری، گذشته بعید و ماضی نقلی، بر اساس گذرا بودن یا ناگذر بودن افعال از دو نوع شناسه استفاده می‌کنیم در کردی، در حالی که در فارسی یک نوع شناسه داریم. فعل چه گذرا باشه و چه ناگذر ما یک نوع شناسه داریم در فارسی. اما در کردی مبتنی بر اینکه بر اساس اینکه فعلمون مفعول بگیره یا نه دو نوع شناسه داریم که کاملتر می‌خونیم. بۆ کردارە ڕابردووە تێنەپەڕەکان ئەم جێناوە لەکاوانە بەکاردەهێنرێن: مێ، یێوە تێ، بۆش، یێوە نێ، نێ، نێ. وەکو من هاتم، تۆ هاتیت، ئەو هات. ئێمە هاتین، ئێوە هاتن، ئەوان هاتن. برای افعال گذشته ناگذر، افعالی که مفعول ندارن، از این نوع از شناسه ها استفاده می کنیم که به رنگ قرمز می بینید. فعل هاتن به معنی اومدن به عنوان مثال اومده. من هاتم، من اومدم. تو هاتید، تو اومدی. او هات، او اومد. اما هاتین، ما اومدیم. ایوا هاتن، شما اومدید. اوان هاتن، آنها اومدن. بەڵام بۆ کردارە ڕابردووە تێپەڕەکان ئەم جێناوە لەکاوانە بەکاردەهێنرێن: مێ، تێ، یێ، مان، تان، یان. وەکو من هێنام، تۆ هێنات، ئەو هێنای. ئێمە هێنامان، ئێوە هێناتان، ئەوان هێنایان. اما برای افعال گذشته گذرا، اونایی که مفعول میگیرن، از این نوع از شناسه استفاده میکنیم که در بعضی از مراجع گرامر کردی بهشون میگن شناسه های مفعولی یا شناسه های نوع دوم. در اینجا فعل آوردن به عنوان مثال آورده شده: من هێنام، من آوردم. تو هێنات، تو آوردی. ئەو هێنای، او آورد. ئێمە هێنامان، ما آوردیم. ئێوە هێناتان، شما آوردید. ئەوان هێنایان، آنها آوردن. هەندێک کەس پێیان وایە کە ڕاکردن کردارێکی داڕێژراوە، وەکو کردارەکانی ڕاهێنان، ڕاوەستان و هەتا دوایی. کێشەکە ئەوەیە کردن تێپەڕە و ڕاکردن تێنەپەڕە، لە حاڵێکدا کە لە ڕێزمانی کوردیدا پێشگر کرداری تێپەڕ ناکات بە تێنەپەڕ، کەوابوو ڕاکردن کردارێکی داڕێژراو نییە. بعضی از دوستان فکر میکنند که فعل راکردن به معنی دویدن یک فعل مشتق است و مانند افعال راهنان، راوستان، از پیشوند را به اضافه فعل درست شده. اما مشکل اینجاست که کردن در کردی یک فعل گذرا هستش، اما راکردن یا دویدن خب مشخصا یک فعل ناگذر، در حالی که در گرامر کردی
پیشوند فعل گذرا رو تبدیل به فعل ناگذر نمیکنه و این امکانش نیست در دستور زبان کردی. بنابراین فعل راکردن در کردی یک فعل مشتق یا دارجراو نیستش. خدمتون کاملتر توضیح میدم در اسلاید بعدی. مامۆستا مەسعود محەممەد ڕوونی دەکاتەوە زۆربەی نووسەران و زمان نووسان ببورن، زۆربەی نووسەران و زمان ناسان ئەگەر نەڵێم هەمویان وا دەزانن ڕای فعلی ڕاکردن پێشگرە مەشهورەکەی ڕاهاتن ڕاگوێستنە، بەڵام ڕاستیەکەی لە ڕاکردندا ئەم ڕایە کورتکراوەی وشەی هەڕایە بە واتای غاردان، کەواتە وشەی هەڕا کورت کراوەتەوە بە ڕا، هەڕاکردن بووە لە ئەسڵدا لە بنەڕەتدا. متفکر و زبانشناس نامدار کرد استاد مسعود محمد توضیح میده که اکثر نویسندگان و زبانشناسان فکر میکنند که رای فعل را کردن یک پیشوند مشهوری است که در افعالی مانند راحتن و راگوستن هم اومده، اما واقعیت این است که را مخفف حرا هستش که به معنی دویدن هست و هنوز هم در بعضی از مناطق و لهجات کردی مرکزی به کار میره. کەوا بوو لە بنەڕەتدا کردارەکە هەڕاکردن بووە، ئێستاش لە شاری سنە و هەندێک ناوچەی تردا هەر بەو جۆرە ماوەتەوە. من هەڕام کرد، تۆ هەڕات کرد، ئەو هەڕای کرد، ئێمە هەڕامان کرد، ئێوە هەڕاتان کرد، ئەوان هەڕایان کرد. بنابراین در اصل فعل هەڕاکردن بوده، یک فعل مرکب که هنوزم در شهر سنندج، سنه و بعضی مناطق دیگر به همون صورت اصلی استفاده میشه. من حرام کرد، من دویدم. حالا اگه هر رو برداری میشه من رام کرد. من حرام کرد، تو حرات کرد یا تو رات کرد، او هرای کرد یا او رای کرد. ئێمە هەڕامان کرد، ئێمە ڕامان کرد، ئێوە هەڕاتان کرد، ئێوە ڕاتان کرد و نهایەتاً ئەوان هەڕایان کرد، ئەنها دەویدان، میتونیم بگیم ئەوان ڕایان کرد. سەرچاوەکان ئەم وتارەی مامۆستا مەسعود محەممەدە چارەسەرکردنی گیر و گرفتەکانی ڕێنووس و ئەلفوبەی کوردی ساڵی 1982 لە گۆڤاری کۆڕی زانیاری عێراق بڵاوی کردووەتەوە و ئێستاش لە کتێبی وردبوونەوە لە چەند باسێکی ڕێزمان و ڕێنووسی کوردی کە بڵاوکردنەوەی مانگ چاپی کردووە ئەم وتارە هەیە